ئەو برایم کلیەی زەعیف بوو مش کلیەی خۆم پێشکەش کرد بەڕاستی ئەرێ وەڵڵا پێی ناوی خوای گەورە وەڵڵی دەوری تەقریبەنەوە 7 مانگ 8 مانگ پێش ئێستا ئەوها یەکجاری سز بوو کلیەکانی هەردووچی بەخۆی ساڵێک تقریبان ساڵێک زیاترە بەس ئەو ماوەیە 6-7 مانگە هەردوو کلیەکانی بە یەکجاری ڕاوەستا بوون وەڵڵی من بەڕاستی ئەمە بڕیارمدا کلیە خۆم بخۆمان قەوڵ بوو کلیە شتی لە بۆ ئەو کەین بکڕین ئەویش گران بوو بە پارەیەکی زۆر مش لە پێناوی خوای گەورە خۆم بەخشی بکتم بە ئەرە وەڵڵا خۆم بەخشی لە پێناوی ئەو خوایە کلیەکەی خۆم داوی پێناوی خوای گەورە هەموو هەفتانش دەی بەتقریبن بای 7 وەرەقە 8 وەرەقە عیلاج بەکاربێنین ئەم بۆ خۆم بای 300,000 400,000 هەفتانە بەس ئی منە ئیوش تقریبن بای 7 وەرەقەی 6 وەرەقەی عیلاجی هەفتانە ئەرەوە لە پارەیەکی زۆرمان چۆ بەڕاستی کرێچیشی نەبوونین بەڕاستی باشە خۆت چ ئیشێک دەکەیت؟ وەڵام پێشتر ئیشی کرێباریم دەکرد کرێباری و شتیوان دەکرد بەس ئێستا ناتانم بەڕاستی تا 6 ماکە ناتام 2 کیلۆ شەڵگر بەڕێستان کرێچین فەرمووت وایە؟ ئەرێ وەڵڵا کرێ خانووەکە چەندە؟ وەڵڵا دەوری تقریبان 160,000 چەند منداڵت هەیە بەڕێز؟ 3 منداڵم هەیە من 2 کوڕ و کچەکم هەیە باس لەوە کردێکێک لە منداڵەکانت ئەویش کێشەیەکی تەندروستی هەیە؟ هەروەڵا ئەویش دڵی بوونە کچێکمە کچکەیە